هاوڕێیان سڵاوتان لەبێت. زانیاریەک لەسەر BYD ئەوەی بینن ئامێرێکی بچووکە وەک مقاشوایە لە زۆربەی ئەو BYD-یانەیە هەیە کە ویلکەپن، ویلعادیەکان تەلێکی تایە، ئەمیش ئەوەی کە ویلکەپە ئەمەی تایە. ئەمە بۆ چییە؟ کاتێ تۆ بتوێت تای سیارەکە و کە پەنچەر بێت و بتوێ دەریکەیت بیگۆڕی تاکە و بگۆڕی، ئەو کەپانی کە بە سەمونونەکانەوە هەیە بە ئەمە دەرێت. بۆشتان تاقیەکەمەوە ڕاستی گەرەمە و پێ نەبی ئیشە ناڕوە، وانێ زۆر کەس نەزانێت چێ فڕێشی باڵێمە چییە بۆچی بەکارێ، بە زۆربەی و BYD-یانی ویلکەپن ئەمەی لەگەڵ ئاسا بۆشتان تاقیەکەمە. هاوڕێنەمە ئەچێت تێرۆ لێرە گیریەکەی لەم کەپە بە چووە ناوە ئەوە ڕاکێشێتە دەرێ توانای بیکەیتەوە ناویشەوەەوە ویست بە خستەوە ناویت ویستە بەوە نی ئەوە بەدەستە توانی بکەیتەوە جێگای خۆی. باشڕێ ئەم بەکارهێنانەکەی بوو خۆی لی ژیرە بێ ئاوەشە چێتەوە ناوی چکەوە بە تەڕنەفیز شت گوناحە دەریکەی ساوە هاوشل بوو ئەمانە بێت تونکەینەوە بۆی نەکەوێت تەڕنەفیز شت دەرنایە تۆزی هیچ ئاجا هەندیشانەیە زۆر چاڵە سا سێڵەکان لەگەڵ سێڵەکان چاڵترە سەری سێڵەکان کە چاڵترن دەرنایە بە تەڕنەفیزیش دەرنایە بێبارە بە ئەمە دەریکەین